یەکێک لە شتە جوانەکانی ئەم کوردستانە ئەم تەلەفریکەنە بێ لێرەوە سەر ئەکەوین بۆ سەر چیای کۆڕەک چیاک پڕ لە جوانی چیایەکی جوان حالیان نییە ئێستا بەفرێکی زۆری لەیە ئەمڕۆ بۆنێکی زۆر تایبەت هەیە کە بەرنامەی گەشتوان بۆ ئەو بۆنە تایبەتیە ئەچینە ئەوێ خەڵکێکی زۆری لێ خەڵکێکی زۆریش بەڕێوەیە بۆنێکی زۆر خۆشێ حەزەکەم لەگەڵما بمێننەوە بزانن ئەمڕۆ چی ئەەکەین لەوێ ئەو خەڵکانە چی ئەەکەن لەوێ شتێکی زۆر جیاواز و تایبەتە ئەمڕۆ لەگەڵمان بن. چیای کۆڕەکی گەشتیاری دەکەوێتە نێوان قەزای ڕواندز و ناحیە خەلیفان و گەلی عەلیبەگ. بەرزی چیای کۆڕەک لە ئاستی دەریاوە نزیکەی 2700 مترە. لەلایەن کەرتی تایبەتەوە پرۆژێکی زۆر جوان و ناوازەی گەشتیاری لەسەر دروست کراوە کە لە بێخاڵەوە بە تەلەفریک سەردەکەوی کە 33 کابینەیە. لەسەر چیای کۆڕەک کافتریا، چێشتخانە، کۆشکی گەشتیاری، 12 جۆر یاری سەرکێشی، شوێنی سکی سەربەفر و خزمەتگوزاریە پێویستەکانی لێیە. 130 مۆتێلی گەشتیاری لێیە کە لە شەوێکدا شوێنی 700 گەشتیار دەبێتەوە. ساڵانە و بە بەردەوامی گەشتیاران سەردانی ئەم شوێنە دەکەن بە تایبەت لە وەرزی زستان. بەخێر بێن سەرسەر و سەرچاوان ئەم فستیڤاڵە میوانانی سەرجەم شارەکانی کوردستان و شارەکانی تری عێراق و میوانانی دەرەوە یارێمی کوردستانی لە ئامێز گرتووە. فستیڤاڵی ئەم ساڵەی کۆڕەک کلیسکانی سەربەفر کە هاوکاتە لەگەڵ بڕیاردانی ئیدارەی سربەخۆی سۆران ئەم ساڵەیان لەوانەیە جیاوازیەکی ئەوتۆ نەبینین لەگەڵ ساڵانی پێشتر بەڵام بە دڵنیاییەوە لێرە بەدواوە فستیڤاڵە لە ناو ئیدارەی سربەخۆی سۆران زۆر بەرفراوانتر دەکەین هەوڵ دەدەین ئەم فستیڤاڵە لە ساڵانی داهاتوو زۆر بەرفراوانتر بکەین. هەموو ساڵێک لەم کوردستانە لە شار و شارۆچکە جیاوازەکان جۆرەها فستیڤاڵی جیاواز ئەنجام دەدرێت. بەڵام فستیڤاڵێکی کە زۆر تایبەت و زۆر جوانە ئەم فستیڤاڵی بەفرەیە کە لەسەر چیای کۆڕەک ئەنجام دەدرێت. کاک بەرزان وەک ڕێخستنی ئەم فستیڤاڵە چەندێک گرنگە بۆ ژینگەی و بەرهێنانی گەشتیاری لە کوردستان. بەدڵنیاییەوە هەرێمی کوردستان شوێنی یەکجار لەباری هەیە بۆ یاری سەرکێشەکان بەتایبەت بوونی بەفر لە لوتکەچیەکانی دەڤەری ئیدارەی سۆران کە هەڵکەوتەکەی خۆڵقانیەتی کە تەواو شوێنەکە لەبار بێ لە بۆ یاری سەرکێشەکان بوونی ئەو لوتکەچیانە وەکو دەبینن هەمووی تایدا بەفر دەمێنێتەوە نەک لە کۆڕەک ئێمە چەندی شوێنی تری جیازیامان هەیە کە دەشێت لە داهاتوو ئێمە وەبەرهێنانی تیادا بکەین لە بواری گەشت و گوزار. باشە ئەم ژینگە لەبارە کە زۆر گونجاو بۆ ئەم جۆرە یاریە چەندێک هانی گەشتیاری ئەدات کە بەهۆیەوە ژینگەی گەشتیاری لە کوردستان زیادرکا و بەڕووی
دەرەوەی بناسیێنێ. ئێمە لە هەوڵداینە بۆ ئەوی بتوانین لە ئایندا کۆمەڵێ شوێنی هاوشێوەی کۆڕاک لە لووتکەچەکانی تریش لە ئایندەیەکی نزیک گەورەترین کۆنفرانسی وەبەرهێنانی گەشتیاری ئەنجام بدەین بۆ ئەوی بتوانین سەرنجی سەرمایه‌دار وەبەرهێنەران بەرەو ڕووی سێکتەری گەشتیاری ئەم دەڤەرە ڕابکێشین لە هەموو جۆرەکانی گەشت و ئەتوانن لە داهاتووە ئەم جۆرە فستیڤالە بەنێو دەوڵەتی کەین. ئێمە یەکەم فستیڤالمان بەنێو دەوڵەتی کرد چەندین یاریزانی دۆلی ئەوروپی و دۆلی دەوڵەتەکانی دیکە هات بەڵام بەڕاستی کەمی ئیمکانات وامان لێ دەکات نەتوانێت تا ئێستا بەڵام ئینشاڵڵا لە داهاتوو ئەگە ئیمکانات لەباربێتن بەدڵنیاییەوە ئێمە یاریزانی زۆر باش تیمی زۆر باشین دەوڵەتی دەناسین دەتوانین مشارەکەی پێشبڕچێ نەکردمایش بێت دەتوانین پێشبڕکێش بکەین لەم شوێنە. ئەسوەکو یاریزانێکی سکی خلیسکانی سەربەفر بۆ دوامین جارە چای کۆڕێکی بەشداری بکەم دەستخۆشی لە ڕێخەرێت ئەو فستیڤالێت بکەم ڕاستی فستیڤالێکی زۆر خۆشە و چێژ تامەکی تایبەتی خۆی هەیە. من وەکو موزیسیانێک و شاخەوانێک بەشداریم کرد لە فستیڤاڵی کۆڕێکی ئەم ساڵ. ئەم فستیڤاڵە لە بۆ کوردستان بەتایبەت زۆر بە گرنگی دەزانم لەبەرەوەی لەم کاتەدا لەم ڕۆژەدا وا دەکات لە هەموو شوێن و شار و شارۆچکەیەکدا بەیەکەوە کۆبینەوە. ئێمە گروپی حەسارۆستین گروپی خلیسکانی سەربەفر حەزمان کرد بەشداری لە فێستیڤالی سەربەفر بکەین لە چیای کۆڕێک. ئەزمونێکی خۆش بوو چێژێکی زۆرم بینی هیوادارم هەموو کەسێک تاقی بکاتەوە. سڵاوتان لێبێ من ناوم دانیاڵە باوکم ناوی ئەندرێسە ئەمەش دایکمە تابێە. ئێمە لێرە لە کۆڕەکین جەوێکی خۆشە هەتاومان هەیە بەفریشی زۆرە خەڵکی زۆری لێ. ئەم وەرزشی سکیە وەرزشێکی زۆر خۆشە. ئەمە یەکەم شوێنە لە هەموو کوردستانە کە هەبێ. لە سویسرا ئەم وەرزشە زۆرەکرێ. ئێستا لێرەش دروست کراوە سێم جارمانە لێرە بین. من پەشیمان تۆ پەرێشان ئەخلە دنیای دڵداری پەشیمانی سوودم نەدا بەڕاستم شەرمەزاری. پەشیمان تۆ پەرێشان لە دنیای دڵداری پەشیمانی سوودم نەدا لە ڕاستم شەرمەزاری. چۆن دڵت هات واز بهێنی گەر بەردەینە ڕابردوو باخسەیەمین مدوە شکر بوو بە گوڵی بابردوو باخسەیەمین مدوە شکر بوو بە گوڵی بابردوو. ئەمڕۆ کە بەرنامەی گەشتوان لێرە میوانین بەڕاستی فستیڤالێکی زۆر سەرکەوتوو بەڕێوە ئەچێت. ئەم فستیڤالە هاوشێوەی فستیڤالەکانی ترکە لەم دەڤەرە ئەکرێت. خۆشبەختانە کاک هەڵگورد سەرپەرشتیاری دەڤەرێکە کە هەمیشە گەرم و گوڕە لە فستیڤالە لە هاوینە لە بەهارە لە پاییزە لە زستانە دەبینین هەموو کات لێرە فستیڤاڵێکی جوان بەڕێوە ئەچێت. هۆکاری سەرکەوتنی ئەم فستیڤالە لای جەنابتان چۆن ئەیگەڕێنەوە کە لەم دەڤەرە ئەم هەموو فستیڤالە جۆرە لەم هەموو وەرزە ئەکرێت ئەوە بەسەرکەوتی و بەڕێک و پێکی و بە جوانی بەڕێوەچێت. ئێمە لە ئیدارە سەربەخۆی سۆران گرنگجیەکی تایبەت بە هەموو فستیڤالەکانی وەرزشوانی دەدەین لە هەموو بوارێکەوە چونکە ئێمە ناوچەکەشمان ناوچەیەکی زۆر لەبارە. بۆیە من خۆشم وەکو خۆم گرنگجیەکی تایبەت و هەوڵیشم داوە ئامادەی هەموو ئەو فستیڤالانە بووم کە لە ئیدارەی سەربەخۆی
سۆران دێتە ئەنجام دەدرێتن. ئەو هەنگاوانە چین کە بتوانرێت فستیڤالێکی وا بکرێت بە نێوە دەوڵەتی و بە خەڵکی دەریشەوەی هەرێمی کوردستان ئاشنا بکرێت و خەڵکان بێنەوەکو ئەمڕۆ چۆن بیانیمان بینی لێرەن بەڵام هەڵبەتە بیانەکان دانیشتووی هەرێمن بەڵام چۆنەوە بکەین بیانی تر ڕابکێشین عەرەب ڕاکێشین وڵاتانی چواردۆرمان ڕاکێشین بیانی تر لە دەرەوە ڕابکێشین. ئێمە دەبێت گرنگجی بۆ بدەین ئێمە دەبێت ئەو لۆبیە دروست بکەین ئێمە ئەگەر لای خۆمانەوە توانیمان وەکو هەنگاوی یەکەم ئەو بیانیانەی کە لێرە دەژین و ئەو خەڵکانی کە لێران وەکو واڵ خەڵکی کورد گرنگجی بەو چالاکیانە بدەین لە هەنگاوی دووەم ئێمە دەیتوانین بکەین بە بابەتێکی نێو دەوڵەتی. بۆ نمونە ئێستا لە ساڵی دابێتن ئێمە لۆبیەکی تەواوی پێ نادرێن چکە 2 هەفتە پێش ئێستا قونسولی هەموو وڵاتەکان لەو کۆڕەکەم میوانداریمان کرد کەواتە دەتوانرێت یەکەم هەنگاو سوود لەو با بڵین قونسڵگەرەکان وەربگیرێت لەو سەفیرانە وەرگیرێت لەو قونسڵگەریانە وەرگیرێت کە لێرە ئەژین ئەوان زیاتر ئاشنان بە ئەمن و ئاسایشی ئەم وڵاتە و بە سروشتی ئەم وڵاتە لە ڕووی هەڵبەتە جەنابتان و هاوشێوی جەنابتان کە بانگهێشتیان بکەن ئەم جۆرە چالاکیانە ببینن بۆی ئانیش بگەین بە وڵاتەکانی خۆیان کە لەم وڵاتەش لەم دەڤەرەش لەم هەرێمەش ئەم جۆرە چالاکیانە هەیە. کە باسی ئەم ناوچەیە دەکەین خەڵکانێک لە دەرەوەی ئەم وڵاتە لە ئەوروپا کە باسی ئەم ناوچێ دەکەن ئەوان یەکسەر وا هەز دەکەن کە ئەمن و ئاسایش وەکو پێویست نییە. زۆر گرینگە لە ڕێگای قونسڵەکانەوە ئێمە بتوانین ئەو پەیامە بگەین کە هەرێمی کوردستان ناوچەیەکی ئارامە ناوچەیە کە ئەمن و ئاسایشی تێدایە بۆی بتوانین خەڵکی دەرەوە یەک جاریشە ئەمە ئەگە توانیمان دەست پێ بکەین لە دەستپێک ئەوە بکەین یەک گروپ دوو گروپ سێ گروپ سەردانی هەرێمی کوردستانیان کرد بە خۆیان بە چاوی خۆیان ئەو من ئاسایشیان بینی کە لە هەرێمی کوردستان هەیە بە دڵنیاییەوە ئێمە دەتوانین ئەم فستیڤالانە بە شێوەیەکی بەرچاو بەرفراوان بکەین و ئەوەش ئامانجی سەرەکی ئیدارەی سەربەخۆی سۆران. دەستخۆش کاک هەڵگوریان زۆر سپاس. ئاشناخان وەک ڕاگەاندکارێک حەزەکەم ئەمە ڕەبتکەمەوە بێرەوە باسی ئەمن و ئاسایشمان کرد. ڕاگەاندن هەڵبەتە زۆر جار وەکو ئەمەی کە باس ئەکرێت دائیمەن ئێمە قوربانی ئەو جۆرە ڕاگەاندنانی ناوخۆ هەنێ ڕاگەاندنی ناوخۆ هەنێ ڕاگەاندنی دەریشەوە کە دائیمەن ئەو جۆرە هەواڵە سلبیانە لەسەر ئێرە ئەگوازنەوە خەڵکی دەرەوە ئەترسێت بەڵام ڕاگەاندکاری ڕاستی ڕاگەاندنی ڕاستی میدیای ڕاستی چۆن ئەتوانێت ئەمن و ئاسایشەی کە کاک هەڵگورد باسی کرد ئەمە لە ڕێی میدیا بگەینە دەرەوە ئەویش چۆن لە ڕووی ئەم جۆرە فستیڤالانە و هەڵبەتە کە تۆ ئەتوانی کە فستیڤالێکی وە ئاکتیڤێتێکی وە کە جۆرەها خەڵکی تایە چۆن ئەتوانی ئەمە بگەینی بە دەرەوە بۆیە ئەو ئەمن و ئاسایشە تێبگەن ئەم جۆرە فستیڤالانە خەڵکی دەروی وە ڕاکێشین. خۆی جەنابەت وتت کە ڕاگەاندن یەکسەر ڕاستە خۆکای گوازیتەوە هەموو ڕاستیەکان دەرەخە. ینی زۆر جار هەیە شەر نییە بە کۆمنت قسە بکرێ کە تۆ ڕاستەکان کامیرە چاوی کامێرەکە دەکەیتە سەر شوێنەکان ڕاستەکان نەسەلمێنێ پێویست بەوە ناکە بڵێن فلان شوێنیان فلان ڕاگەاندکار یان فلان ڕاگەاندن یان فلان تەلەڤیزیۆن وای پیشانە وای پیشان نەیەوە. ئاشناخان ژینگەی ڕاگەاندن لێرە ئەتوانێت چ ڕۆڵێکی ئیجابی ببینێ لەو بوارەیە. بێگومان بینیوێتی چوەکە ئێمە کە لە شوێنەکانە ئەیبینە ڕاگەاندن گواستنەوەیە هەموو شوێنەکان وەکو خۆیە بینین ئەوە بۆ خۆی لە خۆیان بینینێکی واقعی و بینینێکی ڕاستگویانە پیشانی تۆیە پیشانی منەیە پیشانی بینەرەکانەیە. چۆن لە خەڵکی تێبگەین ئەمە ڕاستێکەیە بەڵێ بۆ ئەوانەی کە ئەیانی ڕاستەکان ببینیویستە من بۆ خۆم هاتوومەتە ئەم شوێنە ڕاستەکانم بینیوە چەندین گەشتیاریکەژێ ڕاستەکان خۆی ئەیبینێ وەک لەوەی کە تۆ من چاوم لە تەلەڤیزیۆنی کە بێ یان کەناڵێکی کە بێ یان لەگەڵ ڕێزمە پەیامنەری کە بێ بەشوی کە بیگوازێتەوە کە تۆ یتە شوێنەکە واقعەکە ئەوینی بە چاوی ئەمە تەوا دەست خۆش بێت ئەچمە لای کاک بێجان ئەم جۆرە وەرزشە پێویستی بە چەندێک خۆ ئامادەکردن هەیە بۆیە کە بتوانیت لێزانانە و تەندروستانە و ژینگەی ئەم وەرزشە ممارەسە بکەیت. سەرەتا زۆر سوپاسی چای کۆڕەشی گەشتیاریەکەن کە توانی بۆ ساڵی چوارەم فستیڤاڵە خلیسکانی سەر بە فرەنجامدا بە هەما هەنجی لەگەڵ بەڕێوەبەراتی گەشتگوزاری سۆران و بنکەی گەشتگوزار ڕەواندۆز خلیسکانی سەربەفر لە کوردستان یاریەکی نوێیە ساڵان ڕابردوو زیاتر یاریزانی بیانی بەشداریە کرد بەس بە خۆشحاڵی ئەم ساڵ توانیمان تاکو 40-50 یاریزانی ناوخۆ بەشداری بکەن یاریزانی بیانی بەشداری بکەن حەزەکەین ینی گرنگی زیاتر بەو یاریە بدرێ چونکە زۆربەی چیاکانی هەرێم کوردستان بە تایبەتی کۆڕک و
کە شوێنێکی گونجاو بۆ ئەو یاریە هەروەها توانرایە کە شوێنی تایبەت دابدرێت لە ئەو یاریەی ئەو ژینگە لەبارە هەیە بۆ ئەو وەرزشوانانەی کە فێر بن و نەگوەکو فستیڤاڵێکی واش کە یەک ڕۆژە بەڵکو بتوانرێت لە چەنەها چیای تر لە چەنەها ڕۆژی تری ئەم وەرزە زستانی کە تیاین کە سوود لەم بەفربارینەوە گرێ ئەو ژینگەیە چییە کە لەبار بێت بۆی کە ئەم وەرزشە و ئەم هیواتە پەیڕۆ بکرێت ئەم وەرشە پێویستە سەرەتا پێداویستی تایبەتە بێت چونکە ئەم یاریە پێویستی بە هەندێک کەلوپەلی تایبەتە هەروە زۆر چیاکانی هەرێم کوردستانیش کە لە لای باڵەکایەتی لەو شوێنانە کاتوانی یاری خلیسکان لەسەر بکرێ بەس پێویستە ینی لایانی کەر تایبەت بی حکوومەت بی یارمەتی ئەو کەسانە بدە کە بتوانن کە پێداویستەکانیان بۆ داوی بکەن ئەو یاریە لەو شوێنانە ئەنجام بدەن زۆر سپاس ئێمە لای کاکوردەوان من لەبەر ئەوی کە ئەم وەرزشە کە باسی ئەەکەم تازێ بۆ من ناوەکەم هەبی دەچێتەوە پەرەگلایدەر پەرەگلایدەر وەرزشی ئاسمانی کەواتە بە کوردیەکەی ئەم وەرزشە لە کوردستانە لەکێوە دەستی پێکردووە چۆن برەوی پێدراوە ئەو ژینگە لەبارە لە کوردستانە بۆ ئەم جۆرە وەرزشە چۆیە و چۆنیە طبعاً سەرەتا زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزکە لەم کەشە ساردا بابەتێکی گەرم لە نێو ئەم بەڕێزانە گفتوگۆکەن و من زۆر گەشتبینیشم بە وەرزشی ئاسمانی بە تایبەتی لە سنووری دەڤەری سۆران ئەویش بە هەبوونی برای بەڕێز هەڵگورد شێخ نەجیب کە سەرەتای دەست بەکاربوونی بوو وەکو بەرپرسی ئیدارەی سربەخۆ ئێمە بانگەشتمان کرد جەنابیان هاتە لامان لە نزیکەوە وەرزشەکەی بینی تەوان ئەم وەرزشە لە 2010ەوە سەری هەڵداوە لە هەرێمی کوردستانە و یانەی ئاسمانی هەولێر بەیانەی دایک ناسراوە لە وەرزشەیە کە هەموو یانەکان دوایی لێوە برەوی پێدرا یانەی سلێمانی دوای ئەوە کرایەوە اینجا یانەی هەڵەبجە یانەی دهۆکمان هەیە یانەی کۆیەمان هەیە ئێستا ئەتوانین ڕۆین لە ئاستێکی تموو حین کاکوردەوان باسی ئەم یانانەی ناوخۆ کرد ئەی چی کراوە بۆ ئەوەی کە یانەی وڵاتانی تر لە دەرەوە بێنین سوود لەم شاخە بەرزانەی و لەم کەش و هەوا وەربگیرێت ئەم ژینگەی کوردستانە ئەم یارە ببینە دەرەوە ئەوانیش بینینە ناوخۆمان طبعاً هەر پێش قسەکەی جەنابەت بەیانی لەگەڵ برای بەڕێزم کە هەڵگورد باسمان کرد ئێستا ئێمە پلانمان هەیە لە مانگی 5 بتوڵەی عەرەبی بۆ وەرزشە ئاسمانیەکانە هێنینە کوردستان و موافقەتیشمان وەرگرتووە لەلایەن ئیتیحادی عەرەبیەوە قرار بوو پار بیکەین بەڵام لەبەر ڤایرۆسی کۆرۆنا تەخیر بوو ئیشەکەمان ئێستا بەسوپاسەوە کە هەڵگورد ڕەزامەندی داوە کە هاوکاری جدیمان بێ تەوان ئێمە ئێستا لە مانگی 5 نزیکەی 10 بۆ 12 وڵاتی عەرەبی دێنینە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی چیای کۆڕەکمان اختیار کردووە کە وەکو مژدەیەکی دەتوانم لێرە ڕای بگێنم ئیتیحادی عەرەبی ڕەزامەندی داوە کە ئێمە سنتەرێکی ڕاهێنانی وەرزشی ئاسمانی پەرەگلایدەر لە هەولێرا بکەینەوە ئێمەش بڕیارمانداوە وەکو ئیتیحادی جەوی عێراقی ئەو سنتەرە بێنینە چیای کۆڕەک لە سنووری سۆرانە و جگە لەوەش لەگەڵ برای بەڕێز کە بارزان بەڕێوەبەری سیاحە پلانێکمان هەیە لەگەڵ زانکۆی سۆران بتوانین کۆلێژێکیان هەیە کۆلێژی وەرزشی لەوێ بەشێک بکەینەوە وەرزشی ئاسمانی داخڵی خوێندنەکەیان بکەین چونکە بەڕاستی لێتان ناشارمەوە من وەکو فڕۆکەوانێکی پەرەگلایدەر ئەوەندە عاشقی منتیقەی سۆرانم بۆ فەڕین حەزەکەم هەمیشە لێرە بم ئەگەر وەزیفەکەم ڕێم بدا لەبەرەوە ئێمە هەموو فۆکسێکمانە خێنە سەر دەڤەری سۆران بۆ ئەوەی وەرزشی ئاسمانی بناسێنین بە هەموو جیهان و بتوانین لە ئایندەیەکی نزیکە ئەگەر بتوڵی عەرەبیەکەمان بە سەرکەوتووی بە ئەنجام گەیاند بیکەینە ئەنتەرناشناڵ و ئەو وڵاتانەی تریش وەکو فەڕەنسا کە مؤسیسی ئەو وەرزشەن بتوانین ئەوانش بێنینە ئێرە بۆ ئەوەی ئەمە وەکو ناوچەی سۆران و چیای کۆڕەک و کە لێرە کەشێکی و ژینگێکی لەبار هەیە ئەی وەکو شارەکانی دوهۆک و سلێمانی بۆ نمونە سلێمانی شاخی گۆیژە کە ئەڕوانێ بەسەر ئەو شارە جوانی سلێمانیە چالاکی تر وەکو ئەم با بڵێن ئەم پێشبڕکێ بێت یاخود هەر چالاکێکی تر بێت نێودەوڵەتی بێ ناوخۆی بێ پلانتان بۆ ئەو شارانی تر چییە؟ ئەوەی کە جێ خۆشحاڵیە سروشتی جوانی کوردستان بە هەموو پارێزگاکانیەوە بەبێ ئیسیسنا ئەم وەرزشە تایە شوێنی هەیە
لە دهۆک بگرە لە چیای زاوە ئێمە لەوێ بتوڵەی محەلیمان ئەنجام داوە لە هەڵەبجە بگرە لەوێ هەمووی پار بوو پوینت کە عالەمی بوو فای ئیشرافی کرد لەوێ ئەنجام درا لە شاخی شنروێ لە سلێمانی چیای گۆیژەمان هەیە و بە ئیسیمرار لەوێ برادرانی یانەی ئاسمانی سلێمانی لەوێن و هەر ئەوەش وەکو ئیعلانێک لێرە باسی یەکەم کە باسمان نەکردووە مانگی سێ لە 1 تا 15 سێ لەوێش بتوڵەی محەلی منتەخەبی عێراق هەڵەبژێرینەوە لە شاخی گۆیژە لە سلێمانی لەبەرەوە ئەتوانم پێت بڵێم هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان گونجاوە بۆ وەرزشی ئاسمانی تەنها پێویستی بە گرنگیدانە زۆر سپاس سەرکەوتوو بن کا کوردەوان ئەمە زۆ گرنگە چینە لای کاکچیا گیان لە ڕووی گەشت و گوزارەوە گرنگی ئەم جۆرە فستیڤالانە گرنگی ئەم جۆرە ئاکتیڤیتیانە چ دەورێکی گرنگ ئەبینێ بەتایبەتی بۆ دەڤەری سۆران و بە گشتیش بۆ کوردستان هەم لە ڕووی ناوخۆی هەم لە ڕووی دەرەوە خۆی کاک پشکەوە بوونی ئەو فستیڤالانە ئەبیتە هۆکاری ئەوەی کەەوە زیاتر گەشتیار ڕوو لەم سنوورانە بکاتن جیا لە خلیسکانی سەر بەفر دەتوانم بڵێم ڕواندز شارێکە پڕ لە جوڵەیە دەڤەری سۆران بە ئامیش هەروە بۆن بوونە لە ڕووی هوەر و لە ڕووی ڕۆشنبیری و لە ڕووی وەرزشەوە و لە ڕووی گەشتیاریشەوە ئێستا لێرە خلیسکانی سەر بەفر هەیە یعنی ساڵاتچەکان هەر کورت نەبوونەوە لەسەر خلیسکانی سەر بەفر وەکو جەنابی حاکم ئاماژەی پێکرد گروپی ئەوەی فڕین بەشدار بوون هەروەها گروپێکی شاخەوانیش لە ڕواندز بە پێهات بوون ئێرانە هەر ساڵاچێک و هەر فستیڤالێک سەبەبی کە بۆی ژمارەیەکی زیاتری گەشتیار بێ خلیسکانی سەر بەفر هۆکارێکە بۆ ئێمە بە خەڵکی دەرەوە و بە ئەوە بڵێنکەوە شوێنە گەشتیارەکانی ئێمەش هیچی کەمتر نییە لەوانەی دنیا کە فستیڤاڵی گەورەی لێ بکرێ بابرین چیای کۆڕک هەموو پێداویستەکانی گەشتیاری لێ دەتوانین هەتا فستیڤاڵی دووەلیشی لێ ئەنجام بدرن هەم کەشەکەی و هەم سروشتەکەشی گونجاوە بۆ ئەم شتانە وەکو دیقەتم ماوە کە چەند فستیڤالێک من ئامادەیەکم هەبووە لە فستیڤاڵەکانە بەتایبەتی لەم ناوچەیە ئەبینم هەماهەنگیی گرنگ هەیە لەم فستیڤاڵانەکەی بینم مەسەلەن کاک بەرزانە بینم کاک هەڵگوردە بینم کاکچیا بینم کۆمەڵێک لەم بەڕێوەبەراتیانە ئەبینم بەڕێوبەرانە ئەبینم کە لەم بەڕێوەبەراتیە گرنگانە کار دەکەن و بەدەستیانە و لێپرسرا و سەرپەرشتیارن ئەبینم هەمیشە ئامادەبوونتان بەیەکەوەیە ئەم هەماهەنگیە چەندێک گرنگە و چەندێک پێویستە و چەندێکیش دەوری هەیە بۆ سەرکەوتنی فستیڤاڵێک خۆی ئەو هەماهەنگیە نەبێتن شتەکان یعنی وابزانم ئەو سەرکەوتنە بەدەست نایەنن کاک هەڵگۆر لەوەتەی دەستبەکار بۆ لێرە بەڕاستی یعنی زۆر هاوکاری ئێمە بۆکو گەشت و گوزار لە هەر پرۆژەیەک و لە هەر ئیشێک کە خزمەت بە و ناوچەیە بکات نێمە لە دەرگای ئەو مادابیتن زۆر بە خۆشحاڵی و پێشوازی لێ کردوین و هاوکاری ئێمەش بووە ئیدی تیمەکانی ئەم سنوورە هەمویان وەکو یەک تیم بەشدارن لە زۆربەی چاڵاچیەکانی ئەم خەزای وە هۆکاری سەرکەوتن و ئەو پرچاڵاچی کە لەم دەڤەرە هەیە ئەمە هۆکارەکەی کە هەمویان بێک تیم کارەکەین من پێم وا بێت یەک بەڕێوبەری تر لێراونە لەم فستیڤاڵانە کە ئەیش بەڕێوبەری ڕۆشنبیریە ناتوانن بەڕێوبەری ڕۆشنبیریش لەم فستیڤاڵانە بەشداری پێ بکەن لەبەر ئەوەی کە بەشێکی گرنگی لایانی ئەم فستیڤاڵانە یان ئەم ئاکتیڤیتیانە ئەم شتانە بەشێکی گرنگی لایەنە ڕۆشنبیری و هونەرەکەی گرنگە کە چیا بێت ئەمە بیرتان لێ نەکردوەوە یان بیری لێ ئەکەنەوە یان چۆن ئەتوانن بەشی ڕۆشنبیری و هونەریش بکەنە ناو ئەم فستیڤاڵانەوە بەتاکیید بوونیوانیش زەرورە چونکە ئەو چاڵاچی ئێمە فەقەڕێک لە فەقەرەکانیشی بوونی فەقەرەیەکی هونەری بوو کە هونەرمەندێک لی بەشدارە و لەوانەیە خەڵکێکی زۆریش لەبەر دیتنی ئەو هونەرمەندە لێرە ئامادە ببیتن بەتاکیید ئەوانیش لەگەڵ ئێمە کارەکەن هەر لەو تیمەی ئێمە بەڵام لەوانەیە کەمتر ئەوڕۆ دەرکەت بن بەڵام ئەوی شەی کە کراوە یعنی بە هەماهەنگی گشت دەوائیرەکان بووە تەنها گەشت و گوزار و ئیدارە و قایم قامیەت و چیای کۆڕێکنەوە بەڵکو تەواوی ئیدارە بەشدار بۆ بە هەموو بەڕێوبەرایەتەکەن هەتا بەشی ڕۆشنبیریش بەشێک بووەلەوە بۆ ڕێکخستنی بەشە هونەریەکەی بەتاکیید وایە خۆی بۆن منە تۆ کۆنسرتێک لە شوێنێکەکەی بۆن منە لە هەولێر کۆنسرتێکی گۆرانی بێژێکی فارسەکری ئەوە بیت هۆی هێنانی گەشتیارێکی زۆری ئێرانی بۆم سنوورە بە پێچەوانە شوێنی لایەنە هونەرێکەش هیچی کەمتر نییە لە شوێنە و بەتاکیدیش ئەوانیش تەوازودیان هەیە لێرە و لەگەڵ لیمانیش بەشدارن
لەگەڵ ئەوی فستیڤالەکە کۆتایی هاتووە بەڵام چاوم لێ لێرە وەرزشوانان هەر کۆتاییان نەهاتەوە بە خلیسکێنەوە هەر خلیسکە ناکەن وەکو ئەشبینن خەڵک لێرە کۆتایی بە ڕۆژەکەی نهێناوە لەبەری دڵیان زۆر خۆشە بەم ژینگەی کەش و هەوا جوانای کە لێرە هەیە کۆتاییمە بەرنامەکە هێنا بەڵام خۆشمان هەر لێرە ئەمێنینەوە سوود لەم ژینگەی کەش و هەوا جوانە پاکە خۆشە ئەبینین تاڵقی داهاتوو هەر شاد و بەختەوەربن.